سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە هەینێکی تر پێتان دەگەینەوە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە مەبەستی خستنە ڕووی پوختەیەکی تری کتێب کە پوختەی کتێبی ژمارە 16 کتێبی ئەم جارەمان بە ئینگلیزیەکەی The 80-20 Principle کە دەکا بنەمای 80/20 یان 80/20. ئەم کتێبە وەکو ڕێبەرێکی گشتگیر وایە بۆ خستنە ڕووی لایەن و ڕەهەندەکانی پرینسیپێکی گرنگ کە هەندێک جار پێی دەڵێن پرینسیپی پاریتۆ یان پرینسیپی 80/20 یان 80/20 کە بە مەبەستی بەرهەمهێنی زیاتر و باشتر لە ژیاندا هەروەها بە مەبەستی قایلکردن و ڕەزامەندی زیاتر لە ژیانی خۆمان و لە کارەکانمان. بە کورتی ئەو کتێبە یان ئەو بنەمایە پەیامەکەی ئەوەیە کە ئێمە 80% ئەو ئەنجامانەی کە بەدەستی دەهێنین ڕەگەکەیان لە 20% ئەو جوهد و کۆشش و توانستەیە کرد و کۆشەیە کە جێبەجێیان دەکەین. کتێبەکە دابش کراوەتە چەند بەشێکی سەرەکی کە لە خوارەوە هەوڵ دەدەین بۆ هەر یەکێکیان پوختەیەک بخەینە ڕوو. سەرەتا بە پێشەچیەک دەست پێ دەکا کە باز لە ڕەگ و ڕیشەی دروستبوونی ئەو بنەمایە دەست پێ دەکا و کە چۆن دەتوانی تۆ تەرکیز بخەیتە سەر ئەو کارە ژمارە کەمە گرنگانەی کە دەکرێت ژیانی کەسیت یان ژیانی پیشەی خۆت گۆڕانکاری تێدا بکەیت. ئەو ناوی لێ دەڵێ ڤایتەل فیو، واتە ئەو شتە بە ژمارە کەمانەی کە گرنگن لە ژیانی تۆدا. بەشێکی تەرخان کردووە بۆ دەستنیشانکردنی ئەو لایەنە ژمارە کەمانەی کە گرنگن بە چەند هەنگاوێکی پراکتیکی. بۆ نمونە باس لەوە دەکا کە تۆ هەوڵ بدەیت بە دوواداچوون بۆ دابشکردنی کاتەکانت بکەیت لە ماوەی هەفتەیەکدا تاکو دواتر بگەڕێ و سری بزانی کامانن ئەوانەی کە ئەو چاڵاکی و ئەو پەیوەندی و ئەو هەنگاوانەی کە وای کردووە بەهای زیاتر دەستکەوتی زیاتر بەدەستبێنی لە ماوەی ئەو هەفتەیەدا. بەم شێوەیە بۆ دەردەکەوێت کامە چاڵاکی، کامە پەیوەندی، کامە کار و کردەوە و ڕەفتارت لە ماوەی ئەو هەفتەیەدا ئەوانە گرنگن بۆ تۆ دەتوانی دەستنیشانیان بکەیت بە دوواداچوونی هەفتەیەکی تەواو لە کاتەکانت. بەشی دوای ئەوە تەرخان کراوە بۆ داپلۆسین و کەمکردنەوەی ئەو شتە زۆر و بۆرانەی کە بەرهەمیان کەمە، سادە و بێبەهان. هەوڵ بدە تۆ وەکو گفتوگۆیەک وەکو خۆدواندنێک لەگەڵە خۆت بیکە بۆ ئەوەی بزانی کامانن ئەو کار و کردەوە و ڕەفتارانەی کە کاریگەری کەمیان هەیە لەسەر ژیانی تۆ یان نابنەهۆی دەستکەوت و بەدەستگەیاندنی ئەنجامانەی کە دادناوە. لەوێڕە دەتوانی سنوور دابنەی بۆ ئەو ژمارە زۆرەی ڕەفتار و کردەوەی بێبەرهەم و سادە و بێبەها. لە بەشێکی تری کتێبەکەدا باس لە بەڕێوەبردننی کات دەکا کە چۆن دەتوانین زیرەکانەتر کاتی خۆمان بەکار بهێنین، ئەویش بە جێبەجێکردنی خشتەی ئایزنهاور. خشتەی ئایزنهاور زۆر گرنگە کە تۆ دەتوانی بەهۆیەوە خۆت بە دوور بگری لەو لایەن و لەو ڕەهەند و لەو چاڵاکیانەی کە دەبنەهۆی بە فێڕۆدانی کاتی تۆ. خشتەی ئایزنهاور یان ماتریکسی ئایزنهاور کە وەک ناوی لێدەنێ ئامرازێکی سادەیە، دەتوانی بەهۆیەوە ئەرک و چاڵاکیەکانت دابش بکەی، پۆلێن بکەی، پێشینەیان بۆ دابنەی لەسەر بنەمای پێویست لەگەڵ گرنگ، urgency پێویست و زەڕوری لەگەڵ importance واتە گرنگی.
بە جێرەی ئەو کتێبە ئەو ماتریکسە یان ئەو خشتەیە هەموو کارە و کردەوە و ڕەفتار و چاڵەکیەکانی ما یان مرۆڤ دابش دەکا بۆ 4 پۆلێن 4 بەش بەشێکیان ئەو ناوی لێناوە پێویست و گرنگ urgent and important کەواتە ئەو ئەرکانەی کە پێویستە دەم و دەست ئەنجام بدرێن پێویست و گرنگ لە یەکێک لە پۆلێنەکانە پۆلێنی دوای ئەوە گرنگە بەڵام مەرج نییە ئێستا بکرێت ئێستا پێویست نییە گرنگە but not urgent important but not urgent واتە گرنگە بەڵام مەرج نییە دەم و دەست بکرێت ئەو کار و کردەوانە دەگرێتەوە کە دەکرێت لە خشتەی کارەکانت دای بنەی بەڵام دواتر ئەنجامیان بدەیت ئەوە پۆلێنی دووەم بوو بە جێرەی ماتریکسی ئایزنهاور پۆلێنی سێم پێویستە ئەنجام بدرێت بەڵام گرنگ نییە پێویستە ئەنجام بدرێت بەڵام گرنگ نییە ئەو جۆرە کار و کردەوانە تۆ دەکرێت دەسەڵاتەکەی بدەیە کەسێکی تر جێبەجێ بکات دەتوانی ئەو دەسەڵاتە ئەو ئەرکە بە کەسێکی تر ڕاستپێری مادەم پێویستە بەڵام لەبەرەوەی گرنگ نییە مەرج نییە بۆ خۆت ئەنجامی بدەیت ئەوە پۆلینی سێم پۆلینی چوارەممان هەیە کە نەپێویستە نەگرنگە ئەوانە دەکرێت لەسەر ڕێگای خۆت لای بدەی و لە بەرنامەی خۆت بیخەیتە دەرەوە کەواتە ئەگەر بمانەوێ بە باشترین شێوە کاتی خۆمان بەڕێوە ببین دەبێ کار و کردەوە و چاڵەکیەکانمان بە پێی ماتریکس و بە پێی خشتەی ئایزنهاور دابش بکەین بۆ ئەو 4 پۆلێنە ئەگەر بمانەوێ بەرهەمداریمان زیاتر بێ ئەگەر بمانەوێ ئەنجاممان زیاتر بێ و گەیشتن بەو ئامانج و دەستکەوتانەی کە هەمانە ئەوانەیش وەکو گوتمان 4 پۆلێن بوون urgent and important پێویست و گرنگ کە دەبێت دەم و دەست ئەنجام بدرێت ئەوانەی گرنگن بەڵام urgent نینە واتە مەرج نییە دەم و دەست بکرێت دەکرێت دواتر ئەنجام بدرێت ئەوانەی کە پێویستە دەم و دەست بکرێن urgent but not important بەڵام گرنگ نین بۆ تۆ دەکرێت ڕاستپاردەی کەسێکی تریان بکەیت ئەوانەی نەگرنگن و نەپێویستن دەبێت لەسەر ڕێگەی خۆت لایەن بدەیت لە بەشێکی تری کتێبەکەدا نووسەر باس لە پێشینەدانان لەگەڵ بەرهەمداری دەکا priorities and productivity کاتە تۆ دەبێ ئەو ئامانجانەی کە داتناوە بێ پلەبەندیان بۆ بکەیت پلەبەندیەکە دەکرێت بە شێوەی دەستی بکرێت دەکرێت بە شێوەی تەکنەلۆجیا بکرێت چونکە ئێستا ئامرازی زۆر باش هەن بۆ جێبەجێکردن و دانانی پلەبەندیەکان کە وەکو دەڵێ بەپێی گرنگیان بەپێی کاریگەریان لەسەر ژیانی تۆ یان لەسەر دەستکەوتەکانی تۆ دەبێت بەشێکی تر بریتە لە ڕەفتار و تەرکیز خووەکانت لەگەڵ تەرکیزت تۆ دەبێ بەهۆی جێبەجێکردنی چەند خوویەکی کە دەتوانی پەرەی پێ بدەیت دەتوانی بەردەوامی پێ بدەیت چەند خوویەکی بچووک چەند هەنگاوێکی بچووک ئەو خوانە جێگیر بکەیت لە لای خۆت و بەهێزیان بکەیت کە دەبن بەهۆی زیادکردنی تەرکیزی تۆ و کەمترکردنەوەی بچڕێنەر و پەرتکەرەکان ئەوەش نووسەر یاسای 21/90 پێشنیار کردووە یاسای 21/90 ئەوەیە ئەگەر تۆ بتەوێ خوویەک جێگیر بکەی لە لای خۆت خوویەکی نوێ بێ یان هەر کارێک بێ کە دەتەوێت جێگیری بکەی دەبێ بۆ ماوەی 21 ڕۆژ لەسەر یەک پێیدا تێبپەڕی و بەردەوام بێ بەڵام ئەگەر دەتەوێت ببێت بە بەشێک لە شێوازی ژیانی تۆ ببێتە هەمیشەیی لە کەسایەتی تۆ دەبێت بۆ 90 ڕۆژ بەردەوام بێ کەواتە ئەوەش مەبەستی لە یاسای 21 لەسەر 90 واتە 21 ڕۆژ ئەگەر دەتەوێت ئەو خووە لە خۆتدا چەکەرە بکا و گەرادا بنێ ئەگەر دەتەوێت هەمیشەیی بێ و ببێتە بەشێک لە کەسایەتی
بۆ ماوەی 90 ڕۆژ بەردەوام بە لەسەری. لە بەشێکی تری کتێبەکەدا باس لە لایەنە بەهێزەکان و ژینگە دەکا. تۆ دەبێ هەوڵ بدەی ئەو لایەنە بەهێزانەی خۆت دەستنیشان بکەی لەگەڵ ئەو ژینگە گونجاو لەبارەی کەوا دەکا ئەو لایەنە بەهێزەی تۆ ئیبراز بێ دەربکەوێ کاری خۆی بکە لەگەڵ لابردنی ئەوانەشی کە دەبنە هۆی ڕێگر. کاتە تۆ ئەو ژینگەی کە تێیدا لایەنە بەهێزەکەت کارا دەبێ، ئەوجە ژینگەکە دیجیتاڵی بێ، ژینگەکە جەستەیی بێ، فیزیکی بێ، مەبەستمان ئەوەیە یان هەر شتێکی تری پاڵپشتی کار بێ بۆ ئەوی کارەکەت بەرهەمدارتر بێ، دەبێ ئەو لایەنانە خۆت دیاری بکەیت. واتە خاڵی بەهێز و ژینگەی لەباری ئەو خاڵە بەهێزە بۆ ئەوی کارا بێ لە کارەکانی بۆ ئەوی بەرهەمدار بێ. لە بەشی کۆتایی کتێبەکەدا باس لە پەیوەندیەکان و هاوسەنجی دەکات. کاتە لێرەدا تۆ دیسان دەبێ بنەمای یان یاسای 80/20 ئەو جارە 80/20 بەکاربێنی بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت، تاکو گرنگی زیاتر بەو پەیوەندیانە بدەی کە بەرهەمدارن کەوات لێ دەکات تۆ بتوانی کاراتر کارەکانی بکەیت، هەروەها دەبنە هۆی ڕێخۆشکەریش بۆ هەبوونیەکی ژیانێکی ئاسوودەتر و خۆشگوزەرانتر. کاتە لەو کتێبە بۆمان دەردەکەوێت کە بنەمای 80/20 یان 80/20 بەڕاستی هەم بۆ ژیانی کەسی هەم بۆ ژیانی پیشەیی زۆر گرنگە بۆ مرۆڤەکان ئەگەر بیانەوێ پێداچوونەوە بە ڕەفتار و پێداچوونەوە بە شێوازی ژیان و شێوازی بیرکردنەوەی خۆیان بکەن، چونکە وەکو گوتمان لە سەرەتادا پەیامی سەرەکی ئەو کتێبە ئەوەیە ئەتۆ 80% ئەو ئەنجامانەی بەدەستی دێنی نەتیجە و دەرەنجامی 20% کرد و کۆش و جوهد و توانا و سەرف تێکۆشانی خۆتە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. هیوادارین ئەو کتێبەش هاوشێوەی کتێبەکانی تر ببێتە جێی ڕەزامەندی ئێوە. هەوڵ دەدەین لە کۆمنت لینکی کتێبە دەنجەکە دابنین. ئەم بنەمایە لە هەموو کایەکانی ژیان ئێستا جێگەی دەبێتەوە، لە ژیانی کەسی، ژیانی پیشەیی، ژیانی بزنسیش زۆر کاری پێدەکرێت. ئەگەر سوودت بینیوە لەو پوختەیە و لە پوختەکانی تر دەکرێت لایک و سبسکرایبی ئەو ڤیدیۆیە بکەیت. هەروەها بۆ بینینی پوختەکانی تریش هەر لە پلەیلیستی پوختەی کتێب دەتوانی ئەوانی تر هەموو ببینی، هەروەها بەشی بکەی و بینێری بۆ هاوپیشە و ئازیزانت بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن. خوایار بێ لە هەفتەکانی تریش لەگەڵتان بەردەوام دەبین. زۆر سوپاس، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.